بەڵێ باینتان باش سڵاتان لێبێت ینی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیارێکی لە بەرژەوەندی کە سوکاری شەهیدان و زیندانی کراوانی سیاسی دەرکردو بۆی ئەو فەرمانبەرانەیە کە گیراوی یا با بڵێن زیندانی کراوی سیاسین ئەوە تەمەنی خانەنشینیان درێژ کراوەتەوە کە تەمەنی خانەنشینی بۆ هەر فەرمانبەرێک بۆتە 6 ساڵ ئێستاکە بەڵام بۆ ئەوان تەمەنی خانەنشینیەکە بۆتە 65 ساڵ بڕیارەکە دەرچووە چاوەڕ دەکرێت ینی ڕێکارە یاسای ئیدارەکانی لەلایەن حکوومەتی هەرێمی و وەزارەتی کاروباری شەهیدانەوە بۆ بگیرێتە بەر لەسەر بابەتە ئەحمەدی مامڕەسوول بەڕێبەری گشتی خزمەتگوزاری کە سوکاری شەهیدان و زیندانیانی کراوی سیاسیم لەگەڵە زانیاری زیاترمان پێدات کاک ئەحمەد سڵاو لێبێت سوپاسمەند دەرفەتەکە پێمان بڵێ ئەو بڕیارە لە کێوە دەچێتە جێبەجێکردن چێ دەگرێتەوە چ سوودێک بە فەرمانبەرانی زیندانی کراوی سیاسی دەگەێنێت. بەخێر بێن بەیانتان باش هەرچەندە تەندروستیم باش نیوەست بەخێر بێن من ئەوەی کە باسی بکەم لە سەرەتای ساڵی 2025ەوە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری 1991 لە 15/2025 دەرکرد تایبەت بە خانەنشینی جێبەجێکردنی یاسای خانەنشینی لە هەرێمی کوردستان یەکێک لە بڕگەکانی تایبەت بوو بە ئەو زیندانی کراوە ژیراوە سیاسیانەی کە لە پێی یاسای ژمارە 11 ساڵی 2011 هەموارکرا و تۆمار کراون زۆر بەداخەوە ئاراستەیەک لە وەزارەتی دارایی و ئابووری پێی وابوو کە ئەمە بەڕاستی شمولی ئەوانە ناکات لە وەزبینەوە بۆ 15 تەنها وەزبەی 1 تا 8 دەتوانن بەڵام ئەم ئاراستەیە دەرکەوت کە هەڵەیەکی گەورەیان کردو و نەیانتوانی وەکو پێویست بن بۆیە ئێمە هەوڵەکانمان سڕ کردەوە بۆی بتوانین هەموو ئەو زیندانی کراوە ژیراوە سیاسیانەی لە وەزبەی یەکەمەوە تا وەزبەی 15 کە تۆمار کراون لە وەزارەتی شەهیدان و بەڕێوەبەری کاروباری زیندان سیاسیەکانی سەر بە وەزارەتمان ئێمە بتوانین سوودمەندیان کەین لەو بڕیارەی کە هاتووە بڕیارێکی وازەح و گشتگیرە لەو دواییدا لە وەزبەکانی 9 بۆ 15 ئەوەی کە تا ئێستا لای ئێمە داواکاری و شتی تۆمار کردووە 267 کەس سوودمەند دەبن نەو بڕیارە ئەم بڕیارە بڕیارێکی عادیلانە و باش بوو بۆ زیندانە سیاسیەکان بۆیە دەستخۆشیمان بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کە زۆر بوێرانە یاسایان وەکو خۆی جێبەجێ کرد. پێشتریش بۆ زیندانی کراوی سیاسی ئەم بڕیارە هەبووە؟ پێشترمەوەی کە بڕیارەکە لە 15/2025 دەرچوو بە بڕیاری 1990 ئەنجومەنی وەزیران بۆ کە سوکاری شەهیدانە بۆ پلە 1 و پلە 2 شەهیدان زیندانی سیاسی خودی خۆی ئەوانەی کە بەپێی یاسای ژمارە 11 تۆمار کراون ئەمانە بوو بە دوو بەشەوەی زیندانی سیاسیەکان بەشێکیان ئەوەی کە منحەی مانگانەیان وەرگرت بوو بۆ ئەوانەیان دەکرد بەس بۆ ئەوانەی کە تۆمار کراون و بەهۆی قەیرانی دارایی منحیان وەرنەگرتووە بۆیان نەدەکردن. چەند کە سوودمەند تێدا لەو بڕیارە نوێ و کۆنەکەی ئەمە زیندانە سیاسەکان ئەمە بەهۆکاری ئەوەی کە ئەمە زۆر ئەوە نییە بتوانین هەموو ئەوانەی کە تێدا سوودمەند دەبن ئێستا دیاری بکەین بەهۆکاری ئەوەی کە تەمەنی خانەنشین بوون لە کەسێکەوە بۆ کەسێکی تر دەگۆڕێ کەسەکە کەسێکەیە لە مانگی 1 خانەنشین سەرەی 6 ساڵیەکەی دێ کەسی تر هەیە لە مانگی 2 3 4 ئاوا بەم شێوەیە بۆیە بڕیارەکە بوو بە بڕیارێکی گشتگیر هەر ئەو 267 کەسە نییە بەڵکو لەوانەیە خەڵکی کە سوودمەند بێتەیدا. سپاس بزانەکان ئەحمەد مامڕەسوول بەڕێبەری خزمەتگوزاری کە سوکاری شەهیدان لە وەزارەتی کار و وەزارەتی شەهیدان و ئەفال کراوان بڵێ دەگەڕێمەلاتەن ئەو زەنارارم کە میوانەکەم باسی کرد لەبارەی ئەو بڕیاری حکوومەت بۆ زیادکردنی تەمەنی خانەنشینی زیندانی کراوی سیاسی کە لە 6 ساڵی و کراوەتە 65 ساڵ. بەڵێ گەیلان سابر زۆر سپاس بۆ تاوی زانیاریەکانە.